چەندەها جار ژن و پیاوانەی کە دوکاندارم باسی دەکەن چەندەها جار ژن و پیاو لە ناو دوکانە بۆتە شەڕیان لەسەر ئەم مەسەلەیە. کاکە تۆ قچێ بەسەرێ مافی خۆیەتی چی لێکات بیدە بەدەست خۆی و خوایە کرد ئەی سووتان گرنگەوەی و مافەکەی خۆیەتی و مارەی خۆیەتی دووسێ بەڵای لەگەڵ ئەمان ێرن بۆ بازاڕ تووشی سەرێشە و کێشەی مەکە با ڕق و شینە با دوژمنایەتی لە نێوان دووک و خەسوو لە یەکەم ڕۆژە دروست نەبێت. بەداخەوە پێش مارە بڕین هەیە ئەچێ شتەکڕێ یاخود دوای مارە بڕین دەبینیت ئەم ئافرەتە ئەڵێن کاکە بۆ نمونە ئەم ئافرەتە 5 ملیۆنی بۆ سەرفەکەی بۆ ئاڵتون و جلوبەرگ یاخود بۆ ئاڵتون ئەمجا ئەم 5 ملیۆنە بەدەستی کێوەیە بەدەستی خەسوو گیانەوەیە یاخود دشەکە دش یعنی خوشکی زاوە پارەکە بەدەستی ئەوەیە بووکی داما و هیچی پێ ناکرێت ئەڕات هەر دوکانێک پنا بخوا تەماشا ئەکەی ئەوەی کە خۆی حەزی پێێتی ئەو ئافرەتە کە مافی خۆیەتی و مارەیی خۆیەتی و حەقی خۆیەتی چونکە ئەو مقدمە مارەییە هەروەکو چۆن مؤخرەکە مارەییە ئەم ئافرەتە مارەیەکی نادەن بەدەستی خۆیەوە باوەڕ کە جایەوە 5 ملیۆن بووە 3 ملیۆنیان بۆ سەرف کردووە دوانیان گەڕاندووە بە خۆیان یاخود ملیۆنێکیان لێ خواردووە یاخود بیستومانە خەڵکە بۆ وتێتی کابرا هاتووە بۆ لای ژنەکە وتێتی یا زاوە وتێتی لای تۆ ئەشیاکانە کڕم بەڵام ئەشیاکان زیاد بنووسە بای ملیۆنێکم کڕی تۆ بڵێ بای 2 ملیۆنە بووکەکەیان خەڵەتانووە. ئەمە بەڕاستی زۆر جار دەبیستن ئەوانەی کە دوکاندارن باشترن دەزانن ئەڵێ چەندەها بووک هەبووە بەداخەوە ئەو ڕۆژێک کە جلیان هەڵگرتووە یاخود ئەشیای کەمالیات و شتی هەڵگرتووە ڕێک لەگەڵ پیاوەکەی جیابووەتەوە بدیت هەر لە ئێستەوە لەسەر 5,000 محاسبەم بکە پارەی خۆمە حەقی خۆمە ئیکڕم نابێت ڕۆڵە دووسێ ژنکە تەنیشتی با شتی زیادە نەکڕێ 5 ملیۆنە ملیۆنێکە سیانە چوارە هی خۆیەتی حەقی خۆیەتی مافی خۆیەتی بۆ خەسوو خسێتە پاڵی لەگەڵ دشەکەیە بۆ نایدی بەدەست خۆیەوە لەگەڵ پیاوەکەی خۆیە ئەڕوا لەگەڵ دایکی خۆیە لەگەڵ خوشکی خۆیە کەسێک ئەڕوا قچێ بەسەریەوە مافی تۆ نییە ئەخر کێشەکان دروستە بێ ئێستا چەندەها ئافرەت هەیە گلەی دەکا ئەڵێ کاتی خۆی خەسووم نەیەڵا بەڕاستی بە دڵی خۆم شتەکان هەڵگرم چەند ساڵە شکردو هەر لە مێشکایەتی لە دڵیەتی بۆی ئەم دیاردە ناشرینە عەشایرێ واز لێ بێنن حەقی خۆیەتی مافی خۆیەتی مادەم بۆ ماڵە ڕازی بیت دەستیانت ماچ کردووە چەند ملیۆن پارەیە بیتە بدە ڕۆڵە ئەیدەی بە ئاڵتون ئەیدەی بە جلوبەرگ ئەیدەی بە کەوانتەر و مەعرەس کەیفی خۆتە ماڵی خۆتە پەیوەندی بە کوڕەکەشەوە نییە هی زاوا نییە و هی خەسووش نییە و هی دشیش نییە بۆیە تخوا واز لەم دیاردە ناشری نەبێنن. چەندەها جار ژن و پیاوانەی کە دوکاندارم باسی دەکەن چەندەها جار ژن و پیاو لە ناو دوکانە بۆتە شەڕیان لەسەر ئەم مەسەلەیە. کاکە تۆ قچێ بەسەرێ مافی خۆیەتی چی لێکات بیدە بەدەست خۆی و خوایە کرد ئەی سووتان گرنگەوەی و مافەکەی خۆیەتی و مارەی خۆیەتی دووسێ بەڵای لەگەڵ ئەمان ێرن بۆ بازاڕ تووشی سەرێشە و کێشەی مەکە با ڕق و شینە با دوژمنایەتی لە نێوان دووک و خەسوو لە یەکەم ڕۆژە دروست نەبێت. جا ئیشەڵای وادارم سوودێک مالێ وەرگرت بێ پێش هاوسەرگیری ئەم خاڵانە و چەندەها خاڵی تریشەی ئاگاداری بین بۆی ئینشاڵا کێشەکان کەمتر بێتەوە من ناڵم دەبێتە ماسیمە و یەک کێشە نامێنێ بەڵام ئەگەر ئەمانە ئاگاداری بین لەوانەیە کێشەکانمان مشکلەکانمان کەمتر بێ و بەختەوەری زیاتر باڵ بکێشێ بە سەرمانە پشتیوان بەخوای گەورە.